سڵاو بەخێربێن بۆ کیبی ئۆڕیکاپس لە ڤیدۆی ئەم جارەدا ڕیکاپی بەشی دووەمیەکێک لە ترسناکترین فیلمە تورکیەکانتان بۆ دەکەین بە ناوی سجین. لینکی ڕیکاپی بەشی یەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدۆیە دانراوە. با دەست پێ بکەین. ڕۆژێک لە ڕۆژان لە ساڵی 1986 کەسێک بۆ نوێژی بەیانی هەڵدەستێت و دەستنوێژ دەشوات. دواتر کەمێک ئاو دەکاتە ناوجامێکەوە بە کەسێکی دەدات کە لەگەڵ یەتی لە ماڵەوە. پاش کەمێک لە ماڵ دەردەچێت و جامە ئاوەکە دەخواتەوە و دەمرێت. دوای 25 ساڵ لە ساڵی 2011دا دەچینە شارێک لە تورکیا بە ناوی گەناکەلی. لەوێدا هیجران لەگەڵ منداڵەکەیدا یاری دەکات و دەیباتە ژوورەکەی و پەیوەندی بە هاوسەرەکەی عەدنانەوە دەکات کە لە هۆتێلێک کار دەکات. پێی دەڵێت کە لە ڕێگایە بۆ ماڵەوە تا ئاهەنگی لەدایکبوونی منداڵەکەیان بگێڕن. هیجران پێی دەڵێت کە کێکێکی زۆر ناوازەی ئامادە کردووە. دوای ئەوەی هەوڵی کۆکردنەوەی ئەو چایە دەدات کە لە دەستی ڕژابوو، گوێی لە دەنگی منداڵەکەی دەبێت کە بەردەوام بانگی دەکات. دواتر گوێی لە دەنگێکی نامۆ دەبێت لە ژوورەکەوە. ئەویش دەڕوات بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە دەچێتە ژوورەوە دەبینێت دۆڵابەکە بەسەر منداڵەکەیدا بەربۆتەوە و مردووە. پاشان دەیبن لە گۆڕستانی عەزیز کۆما دەینێژن، هەمان ئەو گۆڕستانەی کە ڕووداوە ڕاستەقینەکانی تێدا ڕووداوە. دوای 3 مانگ لە مردنی منداڵەکەیان عەدنان هەموو ڕۆژێک بەرۆکی هیجران دەگرێت و مردنی منداڵەکەیان دەخاتە ئەستۆی ئەو، چونکە ئەو منداڵەکەی بەبێت چاودێری و بەتەنها جێهێشت و بەهۆشیەوە مرد. هیجران وای پێ باشترە لەو جێگێ بگەوزێت کە منداڵەکەی دۆڵابەکەی بەسەردا بەربەوە. دواتر خەڵکانێک لە ماڵی هیجران دەردەکەون کە جلی ڕەشیان لەبەرەو کەسیش نایان بینێت. ڕۆژێکیان لە دەرگا دەدەن و هیجران دەرگاکە دەکاتەوە و دەبینێت عەدنانە، بەڵام گۆڕاوە و بە نەرمونیانیەوە مامەڵە لەگەڵ هیجراندا دەکات و پرسیاری منداڵە کۆچکردووەکەیانی لێ دەکات و پێی دەڵێت کە حەز دەکات بیبینێت چونکە زۆری بیر کردووە. دواتر دووبارە لە دەرگا دەدەن و دەیکاتەوە، دەبینێت دووبارە هاوسەرەکەی عەدنانە و دیسان قسەی پێ دەڵێت و عەدنانەکەی تر ون دەبێت. ڕۆژی دواتر هیجران دەچێتە دەرەوە و چاوی بە هاوڕێکەی ئینور دەکەوێت. دوای ئەوەی باسی ئەو ڕووداوانەی بۆ دەکات کە بەسەری هاتوون، ئینور ئامۆژگاری دەکات تا بڕوات سەردانی شێخێک بکات، بەڵام هیجران گرنگی بە قسەکانی نادات و پێی دەڵێت کە ئەمانە قسەی بێمانان. لە ڕێگای گەڕانەوەی بۆ ماڵەوە لە کۆڵان هەمان ئەو دۆڵابە دەبینێت کە بەسەر منداڵەکەیدا بەرببوویەوە. لە ناکاو دۆڵابەکە بەردەبێتەوە، دەبینێت دوو کەس کە جلی ڕەشیان پۆشیوە لە پشتی دۆڵابەکەون. دواتر بە خێرایی ون دەبێت. پاش ئەوەی دەگەڕێتەوە ماڵەوە و کەمێک دەخەوێت هەڵدەستێتەوە، دەبینێت لە ژوورەکەیدا ئافرەتێکی تری لێیە کە چەند کەسێک دەوریانداوە و سکی هەڵدەکۆڵت. ئافرەتەکە بە هیجران دەڵێت وا باشترە ئاگاداری منداڵەکەت بیت. دواتر هیجران بەخۆ دێتەوە و دەبینێت ژوورەکە لەو زیاتر کەسی تری لێ نییە. هەموو ڕۆژێک جلەکانی منداڵەکەی دەشوات وەک ئەوەی هێشتا لە ژیاندا مابێت و هاوسەرەکەی عەدنان ڕازی نییە قسەی لەگەڵ بکات چونکە ئەو بەهۆکاری مردنی منداڵەکەیان دەزانێت. هیجران دەچێتە گۆڕستان بۆ ئەوەی سەردانی منداڵەکەی بکات. لەوێدا ئەو دوو کەسە دەبینێتەوە کە جلی ڕەشیان پۆشی بوو. یەکێکیان پێی دەڵێت منداڵەکەم بدەرەوە. هیجرانیش دەتۆقێت و بەڕاکردن دەڕواتەوە ماڵەوە. دەبینێت کە ئەو زلانی هەڵی خستبوون دیار نەماون. ئەویش دەچێت لە ناو سندوقەکە بە دوایاندا دەگەڕێت کە کەلوپەلی منداڵەکەی تێدا هەڵگرتووە، بەڵام دەبینێت کە سندوقەکە پڕ بووە لە خوێن. وێنەی منداڵەکەی لە ناو سندوقەکە دەردەهێنێت و دواتر بووکەڵەیەکی سوتاو لە ژێر خوێنەکەوە دەردەچێت. پاشان هیجران دەڕواتە دەرەوە و ئەمجاریان دەبینێت جلەکانی منداڵەکەی لە شوێنی خۆیانن. دوای ئەم ڕووداوانە بڕیار دەدات سەردانی شێخێک بکات بە ناوی عەبدوڵڵاه کە لە ماڵێکدا لەگەڵ منداڵێک دەژیا. شێخ عەبدوڵڵاه داوا لە هیجران دەکات 3 جار ناوی خۆی لەسەر پارچە کاغەزێک بنووسێت. پاشان دڵۆپێک خوێنی لێ وەردەگرێت و دەیخاتە سەر پارچە کاغەزەکە. دواتر پارچە کاغەزەکە دەخاتە ناو کوپێکەوە و هەندێک ئاو لە کوپەکە دەکات. پاشان داوا لە منداڵەکە دەکات کوپە ئاوەکە بخواتەوە. دواتر منداڵەکە دەچێت لەلایەن دادەنیشێت. شێخ داوا لە منداڵەکە دەکات قسە بکات. منداڵەکەش دەست دەکات بە قسەکردن و شتگەلێکی سیر دەڵێت و وێنەدانەوەی ڕووساری لەسەر جامە ئاوەکە زۆر نامۆ دەبێت. پاشان شێخ هەڵی دەستێنێت و لای دەبات چونکە ماندوو بووە. دواتر پرسیاری خزمەکانی لە هیجران دەکات. ئەویش پێی دەڵێت کە پورێکی هەبوو بەڵام ئێستا لە ژیاندا نەماوە. پورەکەی تریشی قسەی لەگەڵ ناکات بەهۆی ئەو ناکۆکیانی کە لەگەڵ دایکی هیجران هەیەتی و پێشی دەڵێت کە ئەو کاتی بچووک بوو باوکی خۆی کوشت لە ڕێگەی خواردنەوەی جامێک ئاوی گەرم. شێخ پێی دەڵێت ئەو کاتی بچووک بووە کەسێک سحرێکی لێکردووە کە ناوی سحری 41 هۆرزۆنە. هەڵوەشانەوەی ئەو سحرەش زۆر قورسە و پێشی دەڵێت ئەو کەسێک ئەم سحری لێکردووە خاوەنی دڵێکی ڕەشە لەبەر ئەوەی دەستی لەگەڵ شەڕانگێزترین و خراپترین جۆرەکانی جن تێکەڵ کردووە و یەکێک لە خزمەکانی ئەو کاری کردووە. ڕوونتر بڵێن یەکێک لە پورەکانی. شتێک پێی دەڵێت کە ئەو ئامادەیە سحرەکەی بۆ بەتاڵ بکاتەوە، بەڵام دەبێت لە پێشدا خۆی ئەنجامدەری سحرەکە ئاشکرا بکات. هیجران دەگەڕێتەوە ماڵەوە و دوورمان دەکات. لە ناکاو گوێ لە دەنگێک دەبێت. ئەویش هەڵدەستێت بۆ ئەوەی دڵنیا بێتەوە. لە هۆڵی ماڵەکەیدا دایکی دەبێنێت کە زمانی کەسێک ڕادەکێشێت. شێوەی دایکی زۆر سەیر دەبێت. دواتر هەموو ئەو شتانە دیار نامێنن. هیجران بڕیار دەدات سەردانی دایکی بکات.
دەچێتە ماڵی دایکی و لەوێ چای بە داپیرەی دەکەوێت کە بە دانیشتن نوێژ دەکات چونکە تەمەنی هەڵکشابوو. داپیرەی لەو کاتەوەی کوڕەکەی کە دەکاتە باوکی هیجرانی لەدەست داوە زمانی گیراوە. لەو کاتەی کە نەجیمەی دایکی خەریکی خواردن ئامادەکردن بوو بۆی، هیجران پرسیاری پورە کۆچکردوەکەی زەهرای لێ دەکات. دایکی پێی دەڵێت کە ئەو بە بەردەوامی قورئانی لەسەر دەخوێن و مێردی پوری هەموو سەروەتەکەی لە قومار دۆڕان، بۆ هۆیەشەوە ناتوانێت هیچ شتێک بۆ دوو کچەکەی بکات. بۆیە ئەو داوای لە باوکیان کرد کە دوو کچەکەی پێ بدات بۆ ئەوی بەخەی بیان بکات، بەڵام باوکیان ڕەتی دەکاتەوە و بە دەستی خۆی هەردوو کچەکەی دەکوژێت. دواتر هیجران پەیوەندی بە عەدنانی هاوسەریەوە دەکات تا ئاگاداری بکاتەوە کە ئەم شەو لای دایکی دەمێنێتەوە، بەڵام عەدنان وەڵامی پەیوەندیەکانی ناداتەوە. لە کۆتایی ڕۆژەکە نەجیمە لە خەوڕا دەبێت چونکە دەنگێکی نامۆ دەبیستێت کە لە سەرینەکەیەوە دەهات. ئەویش هەڵدەستێت و دڵنیا دەبێتەوە کە سەرینەکە هیچ کێشەیەکی نییە، بەڵام دواتر دەبینێت کە خوێن لە سەرینەکەی دێت. پاشان بووکەڵە سوتاوەکە دێتە دەرەوە و لە پشتیشی دوو کەسە ڕەشپۆشەکە دەردەکەون. لەگەڵ داخستنی دەرگاکە لە خۆوە هەموو ئەو شتانە ون دەبن. ڕۆژی دواتر هاوسەری هاوڕێکی عەدنان دەچێتە لای لەسەر کار، داوای لێ دەکات کە منداڵەکەی لای جێبێڵێت تا باوکی دەگەڕێتەوە. عەدنان منداڵەکەی لێوەردەگرێت و وەک ئەوەی کە کوڕی خۆی بێت مامەڵەی لەگەڵ دەکات. پاشان باوکی دەگەڕێتەوە و منداڵەکەی لێوەردەگرێتەوە. عەدنان دەچێتە سەرگۆڕی منداڵەکەی و لەسەر مۆبایلەکەی سەیری ڤیدیۆکانی منداڵەکەی دەکات و پێی دەڵێت کە زۆری بیر دەکات. لە ناکاو دەماچەیەک دەردەهێنێت و لە بەردەم گۆڕەکە خۆی دەکوژێت. هیجران ئاگاداری ڕووداوەکانی عەدنان نابێت چونکە لە دوو شاری جیا دەژیان. هیجران دەڕوات لە ماڵی پورە کۆچکردوەکەی دەپرسێت. لەوێ کەسێک پێی دەڵێت کە ماڵەکە چۆڵ کراوە و تەنها جنی تێدایە. تەنانەت ئەو شێخانەشی کە جن دەردەکەن نەیانتوانیوە بچنە ناو ماڵەکە. سەرەڕای ئەمانەش هیجران هەر سوورە لەسەر چوون بۆ ماڵەکە بۆ ئەوی دڵنیا بێتەوە لەوەی کە پورە زەهرای سەحرەکەی لێ کردووە یان نا. ماڵەکە زۆر ترسناک دەبێت. لەناو ماڵەکەدا دەنگی سەیر دەبیسترێت، دەنگی منداڵ و دەنگی پێکەنین. دواتر گوێی لە دەنگی منداڵەکەی دەبێت کە بانگی دەکات. دەچێتە ژوورەوە. دوو کەس لە ژوورەکەن، ئەوانیش هەردوو کچە پورەکەین، بەڵام تێبینیان ناکات. دواتر بووکەڵە سوتاوەکە لەسەر یاتاقەکە دەبینێت. پاشان گوێ لە دوو کچەکە دەبێت پێی دەڵێن دەیڤا یاری بکەین. دوایی لە ناکاو مێردی پوری دەردەکەوێت کە لە ڕاستیدا تەواوی خانەوادەکە مردوون. هیجران دەتۆقێت و ڕادەکات بووکەڵەکە دەبات و دەچێتەوە ماڵی دایکی. لە کاتی نوێژی بەیانی دایکی هەڵدەستێت و بێداویستەکانی لە دۆڵابەکە دەردەهێنێت. دواتر گوێی لە خوشکەکەی دەبێت کە لە دۆڵابەکەەوە دێت و پێی دەڵێت کە منداڵەکانی لێ دەبێتەوە. ئەویش دەچێت و دۆڵابەکە دەکاتەوە و خوشکەکەی و دوو منداڵەکەی دەبینێت. دەترسێت و بە خێرای دەرگای دۆڵابەکەی بەسەردادا دەخاتەوە. ئاوەڕ دەداتەوە و دەبینێت کە خوشکەکەی لەسەر جێگەکەی دانیشتووە. هیجران دێتە ژوورەوە و هێوری دەکاتەوە. هەموو شتەکان ون دەبێت. ڕۆژی دواتر ماڵ ئاوای لە دایک و داپیری دەکات و دەڕواتەوە ماڵەوە. هەرکە دەچێتە ژوورەوە گوێی لە دەنگی منداڵەکەی دەبێت. دەچێتە ژوورەکەی و دەبینێت پڕ بووە لە خۆڵ و ئەو کەسانی کە جلی ڕەشیان پۆشی بوو. پورە زەهراشی لەسەر گۆڕی منداڵەکەی دانیشتووە و بووکەڵە سوتاوەکەشی بەدەستەوە و پێی دەڵێت منداڵەکەم بدەرەوە. هیجران دەڕواتە دەرەوە و بووکەڵەکە دەباتە لای شێخ. ئەویش ئەو تەخەڵانی کە لەسەر سکی بووکەڵەکە هەیە دەکاتەوە. لە ناویدا پارچەی قوماش دەدۆزێتەوە کە سەحرەکەی لەسەر نووسراوە و پێی دەڵێت کە ئەم سەحرە لە تەواوی خێزانەکەی کراوە، واتە خۆیان و منداڵ و نەوەکانیشیان. و بۆی ئاشکرا دەبێت کە پوری ئەم سەحرەی کردووە و لە ماڵی دایکی داینەوە و بە پێی ڕادەگەیەنێت کە دەبێت بە زووترین کات دایکیشی بهێنێت بۆ لای تا چارەسەری بکات. لە دیمەنی دواتردا نەجیمە لەگەڵ داپیری قسە دەکات و بەیەکەوە نزا دەکەن خوا لێیان خۆش بێت. لە ناکاو دەنگی دەبڕێت و ڕۆحی لە جەستەی دێتە دەرەوە و گۆڕانکاری بەسەر لاشەیدا دێت و دەمرێت. داپیرەی دەترسێت و لە ژوورەکەی دەچێتە دەرەوە. لەو کاتەشدا هیجران دەگاتە لای دایکی بۆ ئەوەی بیباتە لای شێخ کە دەچێتە ژوورەوە. داپیرەی کە چەندین ساڵە ناتوانێت قسە بکات لە ناکاو دەست دەکات بە قسەکردن و دەڵێت کە نەجیمە هەرگیز زەهرای خوشکی خۆش نەویستووە و بەردەوام غیرەی لێ کردووە، بە تایبەتی ئەو کاتی کە کچەکانی بوو. خێزانی زەهرا زۆر بەختەوەر بوون و حەزیان دەکرد منداڵێکی تریشیان ببێت، بەڵام ئارەزویان دەکرد ئەو جارە کوڕیان ببێت. کاتێک کە نەجیمە بەوەی زانی کە زەهرا دەیەوێت کوڕێکی ببێت، دۆخەکە دەخۆزێتەوە. پێی دەڵێت کە دایکیە کارێکی بۆ دەکات و وای لێ دێت بە کوڕدووکیان بێت. زەهرا و هاوسەرەکەی بەپێی خۆیان دەستنە لای دایکیەکە بۆ ئەوەی کارەکەیان بۆ بکات، بەڵام دایکەکە کارێکی تری بۆ دەکردن. ئەویش نوشتەیەک بوو خستیە ناو سکی بووکەڵەکە و بە 41 تەقەڵ سکی بووکەڵەکەی دووریەوە. نیەتی هەر تەقەڵێک لەوەی دوای خۆی خراپترە. زەهرا و هاوسەرەکەی بووکەڵەکە هەڵدەگرن و دەڕۆن بۆ هیوای کوڕیان ببێت. دوای هەفتەیەک سەحرەکە کار لە هاوسەرەکەی دەکات و لە یەک ڕۆژدا هەردوو کچەکەی سەردەبڕێت. پاشان دەڕوات بۆ ئەوەی زەهرا بکوژێت، بەڵام لەو کاتەدا زەهرا لە ناو نوێژدایە بۆیە ناتوانێت دزێکی بکەوێتەوە، بەڵام چووە دەرەوە و ئاگری لە خۆی بەردا و مرد. زەهراش لەو کاتەدا دووگیان بوو. بە ناچاری منداڵەکەی بە تەمەنی 7 مانگی بوو. منداڵەکە کچ بوو
کچەکەش هیجران بوو. نەجیمە کە لە ڕاستیدا پوری هیجرانە، هیجران لە دایکی دەبات و هەر بەوەش ڕاناوەستێت، زەهراش دەکوژێت. لەو کاتەی هیجران ئەو شتانە دەبیستێت تێک دەشکێت. هەمان ئەو دوو کەسێک کە بەخێویان کردووە و گەورەیان کردووە دایک و باوک و خوشکەکانی کوشتووە. لە هەمان کاتدا بەرپرسیارن لە مردنی منداڵەکەی خۆشی. ئەو کاتەی شێوەی نەجیمە دەبینێت دەترسێت و ڕادەکاتە دەرەوە. داپیرەی بیری دێتەوە کە کاتی خۆی کوڕەکەی ڕقی لێبوو لەبەر ئەو سحرانەی کە لە خەڵکی دەکرد. ڕۆژێکیان لە خەو هەڵدەستێت و جامێک ئاوی پێدەدات. دواتر خۆی جامە ئاوەکە دەخواتەوە و دەمرێت. هیجران دەڕواتەوە ماڵەوە و دەبینێت کە عەدنانی هاوسەری چاوەڕێی دەکات. هەروەها دایک و باوک و خوشکەکانیشی لەوێن و منداڵەکەشی بە هەمان شێوە لەوێ لە باوەشی کەسێکی ڕەشپۆشدایە و بە شێخ دەڵێت دوای مردنیان بۆ ماوەی 2 مانگ لە ماڵەوە لەگەڵیان ژیە و دوای 15 مانگ شێخ دەتوانێت سحرەکە بەتاڵ بکاتەوە و شتەکان وەک خۆی ئاسایی لێ بکاتەوە. بەم شێوەیە کۆتاییمان بەڕێی کاپی فیلمەکە هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سپاس بۆ بینەربوونتان.